ورئیس اسماعیل عبدولعزیز ئەندامێندەسەیە کارگیریە دەستگای خێرخوازی بارزانی لە چەمچەماڵ گەلمەیە. کاک ئیسماعیل ئەم کاتەوە باش هەڵبەتە لە بیرمە ئەو شەوی کە لافاوەکە دروست بوو چوون بەڕێستان سەرپەرشتی چوونی دەستگای خێرخوازی بارزانی و چەندین بار هەڵگیری پڕ لە ئیکەلوپەل و پێداویستی خەڵی کرد. ئێستا ڕەوشەکە چوونە. هەموو کاتێکتان شاد و خۆش. وەڵڵاهی ئێستا کە ڕەوشەکە باشە بەرەو هێوربوون دەستەوە چکە خەڵکەکە ماڵ و عاڵی خۆی شۆری و زۆربەی زۆری. ئێمە شەوی یەکەم وەکو جەنابەت باست کرد لە دوای ئەوەی کە جەنابی سەرۆک بارزانی ڕایسپاردین کە هاوکاری خەڵکی چەمچەماڵ و دەوروبەر و ئەو شوێنانە بکەین کە زەرەرمەند بووینە. هەر ئەم شەو کە بەیانەکە دەرچوو جەنابی سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی خۆی ڕاستەوخۆ لە دەستگا داوای کۆبوونەوەیەکی گرنگی کرد و کۆبووینەوە هەر سەعات یەکی شەو ئێمە بەڕێکەوتین بۆ چەمچەماڵ. ئەگەر بڵێم یەکەم ڕێکخراو بووین یەکەم منەظەمە بووین گەیشتینە شاری چەمچەماڵ و دەستمان کرد بە شۆردن و پاکردنەوەی ئەو ماڵانەی کە ئاو لیتە چوویتە ناویان و خواردنی گەرمان لە نیوەڕۆ لە ئێوارە بۆ ئەو خەڵکانە دابەش کرد. لە دوای ئەوەی کە ئێمە هەموو ئەو کارانەمان ئەنجامدا لە مەرحەلەی سێیەم هەستین بە وەرگرتنی ئەو ناوانەی کە زەرەرمەند بووینە. ئەو ناوانەی زەرەرمەند بووینە ئێستا کە ئەمڕۆ 500 خێزان سوودمەند دەبێتن. ئێستا لە بەیانیەوە تا ئێستا خەریکین لەبەر ئەوەی ئایتمەکان زۆرە و هەمووی کوالێتی بەرز و ئەو کەلوپەلانەی کە ماڵ پێویستی پێەیە بۆ ئەوەی بتوانی لەم چەند ڕۆژە تێدا ژیان تا تۆزێک یعنی لە ئازارەکانی یەکەم بکەینەوە ژیانیش بەسەر بەرن. بۆیە لە سۆبە و لە نەوت و لە جلوبەرگ و لە ئازوقە و لە کۆمەڵێک ئەو کەلوپەلانەی کە پێویستە ئێمە بۆمان ئامادە کردوون. ئێستا لە دەرەوە خەڵکەکە بەلکاکی ئیسماعیل هەڵبەتە لەوێت تو لە ناو بارودۆخەکەی یعنی حەجمی خەسارەتەکەی بەبوونەی ئەو لافاوە خۆتان دەبینن کەواتە دەستگای خێرخوازی بارزانی چەند قۆناغی هەیە بۆی هەر لە دابینکردنی خواردنی گەرم و پاقشکردنی ناو ماڵانێکە لافاو بەبوونەی لافاوە پڕ بوونە لە قڕۆلیتە دواتر چیەکەن؟ ئێمە گوتم بە سێ قۆناغ کارەکانی خۆمان کردووە. کاری یەکەم سەرەتا پاکردنەوەی ئەو ماڵانەیە و شۆردنیانە و دابینکردنی ئاوی خاوێن بۆ ماڵەکان. پاشان پێدانی خواردنی گەرم بۆ هەموو ئەو ماڵانەی کە ماڵەکانیان تێکچوە قڕولیتە چوویتە ماڵیان چکە ناتوان خواردن دروستکەن. لە دوای ئەوە هاوکاریکردنیان لە ڕووی کەلوپەلی ناوماڵ و ئازوقە و لەبەرەوەی ئازوقەکانیشیان هەمووی ئاو بردوویەتی و تێکچووە. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە ئازوقەیەکی باشمان بۆ دابین کردوون و نۆ ئایتم لە خۆ دەگرێت ئەو کەلوپەلانێمە هەموو ئایتمی چاکن و ئەوانە نەکە ماڵێکی باش بۆ خۆیان بتوانن کە سوودی لێوەربگرن. چەند خەڵک زەرەرمەند بووە؟ چەند ماڵ زەرەرمەند بووە؟ حەجمی زەرارەکە ئامارێکتان لایە؟ وەڵی ئاماری پێویست هەتا ئێستا بەردەست نییە بەڵام ئەم ئامارانە لە لای ئیدارە هەیە بەڵام ماڵێکی زۆر زەرەرمەند بووینە. زەرەرمەندی زۆر ئەو ماڵانەنە کە زۆربیان فەقیریشن زۆربیان هەژارن بۆ خۆیان هەژارن ئێستا زیاتر زەرەرمەند بووینە چونکە ئەو ماڵانەنە کە لە گەڕەکە هەژار نشینەکانە هەمویان شوێنیان چاڵە و خانوەکانیشیان قوڕە و بەداخەوە زەرەرمەندی یەکەم ئەو خەڵکە هەژارانە. بۆیە ئێمە دەمانەوێت بە باشترین شێوە خزمەتیان بکەین و باشترین شێوە هاوکاریەکانمان بگەینینە دەستی ئەو خەڵکە هەژار و فەقیرانەی کە لیان قەوماوە. بەێ کاکی ئیسماعیل خۆتەزانی چەمچەماڵ خەڵکێکی زۆربەی کەسوکاری ئەنفالن حتا بە پایتەختی ئەنفالیش ناسێنراوە کە لەوێ مونومنتی ئەنفالی شێوەکوتۆتی خەلکێکی دەستکورت و فەقیرن کە تووشا و ڕەوشە بوون کەواتە پێشوازی خەڵک لەو پرۆژانەی لەو یارمەتیانە کە ئێوە پێشکەشەکەن چوونە. بەڕاستی جەنابەت ممکنە بینی بت لە خاصەتەن لە کوردستان 24 چونکە کوردستان 24 بەڕاستی لە یەکەم دقەی ئێمە گەیشتنە چەمچەماڵ لەگەڵمان بوونە و لەگەڵ هەموو خەڵکەکە بووینە پەیامێرەکانتان جێی دەستخۆشیە خەڵکەکە دیارە چی دەڵێن و چی ناڵێن خەڵکەکە هەمووی
ستایش و دەستخۆشی هەم لە جەنابی سەرۆک دەکەن هەم لە دەستگای خێرخوازی بارزانانی دەکەن دەڵێن ئێمە خۆمان داوامان کردووە ئێوە بین ئێمە بڕوایمان بە ئێوەیە تەمامان بە ئێوەیە بۆیە ئێمەش بەجێیان نایێڵین و لە خزمەتیان دەبین ئەمە ئەمری جەنابی سەرۆک بارزانیە. بەڵێ کەواتە وەکو تۆتیت یعنی ئەوان پێویستیان بە چەند قۆناغێکە کەواتە ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی لە ئیمکانیاتی ئێوە هەیە یارمەتی ئەو هەموو خەڵکە بکەن کەلوپەلی پێویستیان بۆ دابین بکەن کە بتوانن جارێکی دیکە ژیانێکی ئاسایی دەست پێ بکەنەوە. بە خۆت دەزانی کۆمەڵێک ڕێکخراو لێرەیە هەر ئێمە لێرە نین کۆمەڵێک ڕێکخراوە اینجا لە ئیدارەی خۆزیایی چەمچەماڵ دابەشی کردیە هەر گەڕەک و بە ڕێکخراوێکی داوە ئێمە ئەو گەڕەکەی کە بەرمە کەوتووە هەموو پاککردنەوەمان لە هەموو ئەو گەڕەکە کردووە نزیکی 500 ماڵ دەبێ هەمومان پاک کردەوە هەمومان شۆریوە هەموو خواردنی گەرممان پێداوە ئەوە سێەم ڕۆژە و ئەو ڕۆژ ئەو کەلوپەلانەمان پێداون ئینجا نازانین ئەگەر هەر شوێنشکە بە ئێمە بدرێ ئێمە شارەزایی تەواومان لێ هەیە مەرحەلەکان بە جوانی و بەڕێک و پێچی بەڕێ دەکەین و هاوکاریەکی مستحق و سەربەرزانەیان پێ دەدەین. ولی البته ڕێکخراوی تریش هەیە کوردستان فاوندیشنیش هەیە بەڵام دەستگای خێرخوازی بارزانی خۆتەزانی هەرکی ئێوە لە هەمان قورسەرە لەبەرەوە چەندین ساڵە ئێوە یارمەتی خەڵکی لێ قەوما دەدەن بێژگەلەوەی زۆر پرۆژەی ترتان هەیە حتا پرۆژەی ئازیزاندان هەیە بە هەزاران مناڵی بێسەرپەرشت لە خۆتان گرتو حتا چونەتە تورکیا چونەتە سووریا لە زۆر شوێنی تر عێراقیشەوە بێگومان یارمەتی خەڵکاندەوە بوویە خەڵک زیاتر تەرکیز لەسەر ڕێکخراوی خێرخوازی بارزانی ئەو پاکێجە هاوکاریانەیە کە پێشکەش دەکرێن. کاکی ئیسماعیل لە ڕووی دەسەڵاتی خۆجیەوە تا چەند یارمەتی دەری ئێوەیە ئاسانکاری بۆ ئێوە دەکات؟ بەڕاستی هیچ گرفتێکمان نەهاتە ڕێ زۆر هاوکارن لەگەڵ ئێمە دام و دەستگاکانی حکوومەت لە چەمچەماڵ زۆر ینی یارمەتیمان وەرگرتیە لێیان وەکو یارمەتی کە شوێن و هەموو ئەو هاوکاریانەی کە ئێمە دابەشی دەکەین لە ڕێی ڕێنماییەکانی ئەوانە ئێمە لە ڕێنماییەکانی حکوومەت دەرنەچوین چونکە هەموو کاری ما لەگەڵ کارێکی ڕێکخراوەیە لەگەڵ کاری حکوومەت لە ڕێگای وان کارەکانی خۆمان دابەش دەکەین هەموو ئەو داتایانەی ئەو ناوانەی ئەوان نووسیویانە ئێمە داتاکانمان لە دوای ئەوەی وەرمان گرت هەر لە ڕێگەیوانەوە دابەشمان کرد. بەێ کاکی ئیسماعیل زۆر سپاس بوو بەڕێستان کە لە ئەرکدان و دیارە لە پشتەوە چەند مەشغوڵ و سەرقاڵن دەستان خۆش بێ بە هیوام ئیتر سەرکەوتن بێ ئیتی خەڵکی چەمچەمالیش تووشیا و کارەساتە سروسیانە دەبنە لەبەرەوە خەڵکێکی مستحقن کە بە باشترین شێوە بژین. برێس ئیسماعیل عەبدولعەزیز ئەندامی دەستگا کارگەریە دەستگای خێرخوازیە بارزانی لە چەمچەماڵ.